لە سەحابەکان ئافرەتە سەحابەکان ئەسمای کچی ئەبوو بەکر ڕەزای خوا لەبێ کچی ئیمامی ئەبوو بەکرە خوشکی عایشەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ کوڕێکی قماشێکی خوراسانی بۆ هێنا بە هەدێ بە دیاری بەڵام وەرە سەیریکە ئەسمای کچی ئەبوو بەکر ڕەزای خوا لەبێ ئافرەتێکی بەتەمەن و پەکەوتە بوو بە ساڵاچوو بوو گەنج نەبوو و هەردوو چاویشی لە دەستدا بوو نابینا بوو ئەی تۆ عوزرت چییە کە گەنجیت و چاوت ساغە جوانیت ئەم ئافرەتە کە کوڕەکەی ئەم قماشەی بۆ هێنا بە دیاری ئاوا دەستی لێدا چونکە چاوی نابینێ وتی ئۆف ئەم قماشە تەنکە چییە بۆ منت هێناوە پیرێژنێکی نابینا ئۆف ئەم قماشە تەنکە چییە بۆ منت هێناوە کوڕەکەی وتی دایە گیان آخر خۆ ئەمە لاشە دەرناخە وەکو چۆن پانتۆڵەیەکە دەپێت جلێ تەسک هەموو لاشە تعریفەکە پێ ناسەکە وتی خۆ ئەم جلە ئەم قماشەی بۆ تۆم کڕیوە لاشە دەرناخاتە دەرەوە ئێستا ئەمڕۆ ئافرەتەڵێ جلەکەم بۆ بدرە با تەسک و تەنگ بێ بە ئاسانی نەچێتە بەرمە لەخوا بترسە لەخوا شەرم بکە بە حەیاوە بژی بە حەیاوە بمرە ئەیش فەرمی ڕۆڵە گیان ئەزانم جلەکەم لاشە و قەبارەی لاشم دەرناخە بەڵام جلەکە تەنکە تەنک من لەبەری ناکەم بەخوا و جلم ناوێ پیرێژنێکی نابینا سەحابەیەکی ئافرەت ڕەزای خوای لێبێ ئامادە نیە جلێ تەنک لەبەر بکە لەبەر ئەوەی تەنکە هەرچەندە لاشەشی دەرناخات تۆزێ تەنکە دەی ئەوانە مامۆستا و پێشەوای ئێمە نەک وڵاتی غەرب نەک بێدینەکان نەک کافرەکان جا هەر لە کۆتاییدا دەڵێم خۆیە خۆت شاید بە چەند ساڵە ئێمە ڕایەگەینین بەڵام ئەوانەی کە دێن بۆ مزگەوت زۆرێکیان دەبینین ژنەکان و کچەکان و خوشکەکانیان سافیرەیە بە تایبەتی لە بۆنەکاندا لە جەژنەکاندا خۆیە خۆت شاید بە ڕایەگەینین ئێمە خزمەتکاری ئەم دینەین هەر کەسێ بە قسەمان بکە قازانج دەکا هەر کەسێکیش بە قسەی خۆ پێغەمبەری خوا نەکا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بێگومان زەرەر دەکا لە دنیا و قیامەت هیوادارم خوشکە بە ڕێزەکان تۆبە بکەن و ببنە باڵاپۆش بە خۆیان دابچنەوە ئەگەر پۆشتە بن داپۆشراو بن مزگێنی خۆشتان پێدرێ ئینشاءڵڵا ئەو حیجابەی کە دەیکەن ئەو باڵاپۆشەی کە دەیکەن هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئیسلام بە غەریبی هات و بە غەریبیش دەگەڕێتەوە جا خۆشبەختی و بەختەوەری بۆ ئەو کەسانەی کە غەریبن لەناو خەڵکدا نامۆن وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامۆکان کێن فەرمی ئەو کەسانن کاتێک خەڵکی خەریکی خراپەیە ئەوان چاکە دەکەن کۆمەڵە کەسێکی کەمی چاکن لەناو کۆمەڵە کەسێکی خراپدان واتە ئەوانە کەسانێکی کەم و چاکن ئەمڕۆ تۆ باڵاپۆش بی لەناو ئافرەتانە غەریبی لە زانکۆکانە غەریبی لە شایەکانە غەریبی چونکەوەی هاتۆ بۆ شایی قژی لێبەرداوەتەوە بەڵام تۆ قژ لێبەر نەداوەتەوە تۆ غەریبی بۆیە فەطوبى للغرباء خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم بەهەشت بۆ تۆی غەریب بێ بەختەوەری و سەربەرزی و سەرفرازی بۆ تۆ بێ کە غەریب و دینداری بەهەشت بۆ تۆیە جا بەهەشت خۆشە یا دۆزەخ و تووڕەیی خوا شەیطان دەڵێ خۆت سافیرەکە خوای گەورەش دەفەرمێ داپۆشراو بە قسەی کامیان دەکەی وەڵام مەڵێ بەخوا بە قسەی شەیطان ناکەم جلەکەت دەیسەلمێنێ بە قسەی خوات کردووە بە قسەی شەیطانت کردووە جلەکەت بەڵگەیە لەسەر نەک دەم و دڵت دەم و دڵ نایخوا بەدەم دەڵێ وەڵام بە قسەی شەیطان ناکەم بەڵام دیسکۆیەکی کەواتە ڕاست ناکەی بەکردەوە بە لەچکەکەت بە باڵاپۆشیەکەت بیسەلمێنە کە من لە ژێر فەرمانی خوادام نەک فەرمانی شەیطان